قسە و باسەکەم لەسەر پێشانگایەکی شێوەکاری کە بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی بەڕێوەچوو کە تایبەت بوو بە هەردوو شێوەکار و هەردوو بەهرەمەند فاتمە شەمسەندین و هەروە لۆهۆن فەرێ کە بێگومان پێکەوە پێشانگایەکی هاوبەشیان لە نێو گەلەری ئەمنە سوورەکە بێگومان چەندین کاری ناوەزە و تایبەتیان نمایش کرد. قسە و باسەکەم لەسەر بیرۆکەی پێشانگاکە واروەها تای بەڕێوەچوونی پێشانگاکە بە میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد ئەنوەر کاربەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەاندنی ڕێباز فاوندیشن. کاک محەممەد سڵاو لەبێ زۆر بەخێربێ. زۆر سپاس دەستخۆشتان یەکەم بۆم بەرنامە جوانە سپاس بۆ ئێوەی خۆشەویست دەستخۆشی لە برادەرانی پشتی کامێراکەم بەڕاستی زۆر ماندووە بن ئەو پرۆگرامە جوانی کە لەسەر شاشای بینن بینەران بە ئاسانی بەرهەم نایەت ستافێکی ماندوو دەناسانە لە پشتی کامێرەوە کاری لەسەرەکەن. زۆر سپاس بۆ تۆ دووبارە بەخێر بیت. پێم خۆشە بەسێک لە ڕێباز فاوندیشن بکەین ماوەی چەندێکە دامەزراوە وە کار و چالاکیەکانی چییە ئەم ناوەندە؟ زۆر باشە. ڕێکخراوی ڕێباز فاوندیشن لە کۆتایی مانگی 12 2007 دامەزراوە. نزیکەی 500 پرۆژەی جۆراوجۆرمانە بووە وەکو ئاماژەم پێ 500 پرۆژەی جۆراوجۆرمانە بۆ پرۆژەکانیشمان نزیکەی 1 ملیۆن کەس سودمەند بووە لە پرۆژەکانمان. پرۆژەکانمان پرۆژەی درێژخایەنیشمانە بووە بۆ ماوەی 4 ساڵ سپۆنسەری 360 قوتابیمان کرد لە زانکۆی جیهان بۆ ماوەی 2 ساڵ سپۆنسەری 20 قوتابیمان کرد بۆ خوێندنی ماستەر لە جامیعە ئەمریکیەکە و پرۆژەی تریشمانە بۆ چەندی خودمانە بۆ خولی مەلەوانیمانە بۆ کارمەندانی وەزارەتی ناوخۆ خولی ڕۆژنامەوانیمانە بۆ کە چ ڕۆژنامە نووسگەشتداری تیا کردووە و پرۆژەی دایکانیش کە ئێستاش بەردەوامە لە خەستەخانەی مناڵان و دووهەمین پرۆژەشمان کە ئێستا باسی لەسەرەکەی ئەم پێشانگایە بکە بۆ دوو هونەرمەندی خاوەن پێداویستی تایبەتمان کردەوە. باشە کاک محەممەد بەڕای تۆ بوونی ئەم ڕێکخراوانە و هەروەها دەستگیرۆییان بۆ هونەرمەندان و دەستگیرۆیان بۆ ئەم کەسایەتیانە تا چەند گرنگە هەبن بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەو کەسانی کە پێویستیان پێەیە بتوان لە ڕێکخراوێکی لەم شێوەیە و یارمەتی وەرگرن بۆی کارەکانیان ئاسانتر بەڕێوە بچێ. لە ئێستادا وەکو ئاگادارن خۆتان باری دارایی حکوومەتی ژۆنە باش نییە و ڕێکخراوەکان کە بەتایبەتی ڕێکخراوە خێرخوازیەکان کە زۆربەی کات هاوکاری ئەو کەساناکەن کە پێویستیان بۆ هاوکاریانەیە سەخاوەن پێداویستی تایبەت لەم کاتەیە کە بەڕاستی زۆر پێویستیان بە هاوکاری ڕێکخراوەکان هاوکاری کەسانی ئاسایی لەبەروی کە بەجدی موچەیەکی کەمیانەیە کە ناتوان پێداویستی خۆیانی پێدابین ڕاستە. باشە ئەوەی کە جێ خۆشحاڵیە ماوەی 2 ڕۆژە بێگومان پێشانگایەکی تایبەت بە دوو شێوەکار کە هەردووکیان خاوەن پێداویستی تایبەتن و جێ خۆشحاڵی ئەبووگەر لێرە ئامادە بوونا بەڵام بەداخەوە بەوەی کە گەڕاونەتەوە بۆ شارەکانی خۆیان نەیانتوانی ئەمڕۆ لە پرۆگرامی کورسار مەگەزین ئامادە بن بەسێک لە بیرۆکەی کارەکە بکەین ئەم کارانە بڵین کاری چەند ساڵی ئەم دوو شێوەکارەیە و چۆن ئێوە بڕیارتانە کە پێشانگایەکیان بۆ بکەنەوە کە بێگومان کارەکانیان زۆر ناوازە و تایبەتن. باڵێ خۆی ئێمە پرۆژەکە کە شارەخان پرۆژەکەی تەقدیم کرد بۆ ڕێکخراوەکەی ئێمەش و پێشمان خۆش بوو کە ئەم دوو شێوەکارە ئەمڕۆ لە ستودیو لەگەڵ ئێمە ئامادە بن بەس بە بۆلی ڕێگاکەیانەوەکەیەکیان لە کەرکووک بوو فاتمەخان کاگلەوەنیش لە ئاڵەبجە بوو نەیتوانی لە ستودیو ئامادە بێ لەگەڵمانە بۆیە تەنها منی لێم بتوانم چەند باسی چەند پێشانگاکە بکەم و ئەزمموی و دوو کەسە ئەم دوو خاوەن پێداویستی تایبەتە مدەیەکی زۆرە خەریکی کاری شێوەکارین و لە ئێستادا کە بەنە ئاکادمیش کاریان کردو لەسەر تابلۆکانیان ئێمە تابلۆمان هاوی دیارە هاوی بڵین کاریان کردو خۆیان فێربوون خۆڕسک فێربوون بۆی کە خولیایەک بووە خولیاش خۆی هوەری ژیانی خولیا کە خولیا و هەبێ بۆ کاری هوەری شەرنی ئاکادمیش بیت بە تەنها ئەوەی کە ئێمە بە فلتەرێکی شام تابلۆیانە تێبڕی و چەندین مامۆسای شێوەکاری چەندین هونەرمەندی بەتوانە چەندین کەسانی بە ئەزمون هاتە پێشانگاکەمانەوە کەسانی سیاسی هاتنە پێشانگاکەمانەوە کە زۆریان بەدڵ بوو ئیشەکانیش بە تایبەتی مامۆسامانە بۆ کە هاتووە سەیری تابلۆکانی کردووە و توێتی ئەمەی کەسێ نییە کە ئاکادمی فێر بوو بێ لەبەریکە بە تایبەتی لەوحەکانی کاکە لەهۆن بۆیان هەژمار کرد کامە تەنها کاری کەسێک نییە بە ئاکادمی بێ هەموو مامۆسایەکەم تابلۆیانی کێشابێت
بگومان تێکەڵکردنی ڕەنگەکان و زۆر لەو بابەتانی کە پێوەستن بەوەی کە هونەرمەندێک بە بڵێن دایان ساڵ بێت یا خوڵن بە ئاکادیمی خوێند بێتی بگومان هەموو کارە هونەریەکان بەو شێوەیە بەبوونی وانیش کە زیاتر لە ماڵەوەن زیاتر لەسەر شێوەکاری ئەخوێنەوە ئێستا کاکە لەهۆن هەم سێ زمانە زانێت کوردیە زانێت فارسی عەرەبی ئینگلیزیشی باشە کاتوانێت بەم زمانانە قسە بکات وە توانایەکی باشی هەیە بۆ شێوەکاری و فاتمەخان بە هەمان شێوە کاتێکی کەمیشیە بۆ هونەری شێوەکاری بەڵام ئیشەکانی زۆر جوانە و سەرنجڕاکێشە کە چاوی بینەر تێرەکات. باشە ئەوەی کە گرنگە دەستگیرۆیی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ برەودان بە بەهرەکانیان تا چەند لەلایەن ڕێکخراوەکانەوە وەلایەن مەسەلە کەسی سەرمایەدار یاخود بڵێن ئەو کەسانەی کە تایبەتن بەم بابەتانە گرنگە. خۆی ئێمە پێویستە هاوکاری و کەسانە بکەین چکە بەجددی خاوەن پێداویستی تایبەت لە ئێستادا مافیان پێشەل کراوە زۆر کاتیش ئێستا ئێمە دوو شێوەکارە چەندین ساڵە لە ماڵەوە کارەکەن کارەکانیان لە ماڵەوە بووە وەکووا بێت تەنها کاریان بۆ خۆیان کردبێت ئێمە وەکو بە پێویستمان زانی کە بتوانین ئەو دوو شێوەکارە ئیشەکانیان بخێنە بەرچاوی بینەر بۆی کە چەنەها بینەر ئاشنا بێت بە کارەکانیان. باشە کاک محەممەد ئەوەی کە جێ خۆشحاڵیە ئەم پێشانگایە تەواوی کارەکانی فرۆشراون و بێگومان ئێوە توانیتان لە ڕێ ڕێکخراوەکەتانەوە بە بڵێن تەواوی کارەکان بکردنەوە بەس ئەوەی کە گرنگە لێرەیە بزانم داهاتەکەی ئەم دوو کەسا کە شێوەکارن و خاوەن پێداویستی تایبەتن چیان لە داهاتەکە کرد؟ زۆر باشە ئێستا ئێمە ڕێکخراوەکەمان کە ئەم پێشانگایی کردەوە توانیمان چەندین لە نزیکەی 18 بۆ 20 لە حەوان فرۆش بە کەسانی سیاسییان کەسانی ناودار کەسانی نەبێت کە هاتن بۆ پێشانگاکەمان ئەو تابلانی کە مابوو شۆ لە پێشانگاکە ڕێکخراوەکەمان توانی بە خۆشحاڵی و هەڵیگرێتەوە بۆ خۆی و داهاتەکەشی ئێمە تەنها دامان نا بۆ ئەو دوو کەسە بۆشماندانان بەبێی کە پێیان بڵین ئێوە بۆ چی بەکارێنن لەبەری کە ڕەنگەوان بۆ شتێکی پێویستی خۆیان بەکاربێن ڕەنگە حەز بکەن کورسێکی کارەباییانە بێت بەکاریبێن پێ بکڕن هەدانەیە موادی پێ بکڕن بۆ شێوەکاری بەڵامەگەر کورسی کارەبایان پێکڕێ بێ بگومانەوە جێ خۆشحاڵیە کە توانیویانە بە هەوڵ و ماندووخبوونی خۆیان بە بەهرەکەی خۆیان بە ئارەق و ناوچوانی خۆیان و بە هیلاکی و بە هونەرەکەی خۆیان بتوانین بیکڕن بابەتێک پێشکەشکەن بەخۆیان کە بگومان لەواچی چەندین ساڵ بێ خەونیان بێ ئەم دەستگیرۆیانە تا چەند بەردەوامە بێت لەلایەن ئێوەوە؟ ڕێکخراوی ڕێباز فاوندیشن چەندەها کاری خێرخوازی کردوە چەندەها ئیشی کردووە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و ئێمە لەسەر خاوەن پێداویستی تایبەتیش بەردەوامە بین کە ئیشیان لەسەرکەین و ئیشمان لەسەر ئاوارەکان کردووە ئاوارە سووریەکان و ئێمە بەردەوام هاوکاری خەڵکی خاوەن پێداویستی تایبەتە بین لە ئێستایا کە خاوەن پێداویستی تایبەت زۆر پێویستی بە هاوکاریە. ڕاستە ئەوەی کابینین لە ڤیدیۆکانە بینەرێکی زۆر لەوەیە ئەوان ڕایان چی بوو لەسەر کارەکان لەسەر کارە شێوەکاریەکان بە تایبەت؟ ئێمە توانیمان بینەرێکی زۆر کۆ بکەینەوە لە مدەیەکی کەما تەنها 5 ڕۆژ ڕێکلامان بۆ پێشانگاکە کردووە کەسانێکی زۆر باش بەدەمانەوە هاتن و چەندەها مامۆستا و هونەرمەند کە ئەمان و خاوەن پێداویستی تایبەتە یان و ئێمە ئەمانەوە بینسی ئەزمونونەکانیان بکەین بزانین ئەزمونیان لە سەیە چەنەوە کاکە لە هۆنیش هینەکەی نەخۆشیەکەی ئفلیشبوونیەکە کە بەردەوام زیاکە لە جسمیا لەم کاتەیە کە بۆ پێشانگاکە کاری کردووە لەم نزیکی پێشانگاکە بووینەوە بە بەردەوامی زەختمان لێ کرد کە لەو حەب کێشەبووی کە بتوانین عەرزیکەین لە پێشانگاکە بەهۆی زۆر کارکردنی دەستێەوە لەم ڕۆژانەیە کە چوو بۆ بەلای دکتۆروتی ئیفلیجیەکەی دەستی وەستاوە لەرزینەکەی دەستە وەستاوە بەهۆی ماندووبوونێکی زۆرە بە خۆشحاڵیەوە کە وردە بەرەو باشبوو نەڕوات. بە هیوای سەلامەتی و بۆ هیواین کە بەردەوام بن لێرەوە حەزەکەم بزانم تا چەند ئێوە پاڵپشتی ئەو بابەتە ئەکەن کە لێرەوە زۆرێک لە هونەرمەندان ئاماژەی پێکەن بەوەی کە کاری شێوەکارانی کورد لە شوێنە گشتیەکان دابنرێ ئێوە تا چەند لە پلانتانایە کاری ئەم دوو شێوەکارە پێشکەش با بەڕێوەبەرایەتێکی گشتی یاخود شوێنێکی گشتی بکەن بۆی کارەکانیان بە بەردەوامی لە شوێنانە بمێنێتەوە؟ ئێمە لەم کاتەیە کە بارودۆخ باش نییە و جەو ساردا
کە ناتوانین لەوحەکان عرضکەین لە شوێنی گشتیە خۆی بە پێویست ێزانی کە هەموو کەس بتوانێت بیبینێ لە شوێنی گشتیە لەوحەکانە بینرێت لە هینە لە ئەمنە سوورەکە هەموو کەس ناتوانێت بێت بۆ سیرکردنی لەوحەکان بەڵام شوێنی گشتی هەموو کەسە خەڵکی یاساییش دەتوانێت ببین ئێمە لە پرۆژەمانەیە بەڵام لەم کاتەیان نا لەبەری جەو ساردا جەو بەرەو خۆشببوون بڕوا دەتوانین ئێمە کار بۆ ئەوش بکەین کە لە شوێنە گشتەکانە لەوحەی ئەم دوو هونەرمەندە عرض بکەین و حاڵێن لە ئێستادا هونەری شێوەکاری لە سلێمانیە باشتر بەڕێواچی وەک لە شار و شارچکەکانی کوردستان پەرەی زیاتر پێگیراوە لە شاری سلێمانی بۆیە ئێمە زیاتر هەوڵین لە سلێمانی عرضیکەین و پاشان لە بیرۆکەشمانە ئەگەر بە باشی شەکانمان بۆ بڕا بڕێەوە لە کەرکک لە هەولێر لە هەڵەبجە پێشانگاشیان بۆ بکەینەوە. زۆر باشە کاک محەممەد پێم خۆشە لەم تۆزەی کە ماوە باسێک لە گروپی باران بکەین بگومان یەکێک لەو گروپانەی کە دەستگیرۆیە بۆ شێوەکاران و بڵین دەرگاشی کراوەوە بۆ بەشێک لە شێوەکاران کە توانیویانە کار لەسەرەوە بکەن کاشان ئەم گروپە کار لەسەر لێک نزیکبوونەوەی مامۆستانی ئەکادمی و کەسانی بە بڵین هاوی ئەکات کە خۆیان فێری هونەر بوون بۆ ئەوەی کە هەم ئەزمموی ئەمان و هەم دەست و پەنجەی ئەو کەسانی کە بە هاویش بڵین کاری شێوەکاری ئەکەن زیاتر سوود لە یەکتری وەربگرن. ڕاست ئێمە سەرەتا گروپی باران کە دامەزرا من خۆم بەڕێوەبەری ئەو گروپم لەگەڵ کاکشابە کە گروپی باران دامەزرا سەرتا بۆ کەسانە بوو کە کەسانی نائەکادیمین و لە ماڵەوە بەهرەکانیان مردووە ئێمە ویستمان بخێنە بەرچاوی خەڵک و بە خۆشحاڵیەوە گروپی باران لە ئێستا ناوبانگێکی زۆر باشی دەرکردووە بە کارە جوانەکانی کە نمایشمان کردووە بۆ خەڵک و کەسانێکی زۆر لە ئێستادا مامۆستا بێت و کەسانی شێوەکاری بەتواناوە ئەکادیمی هاتوونەتە ناو گروپەکەمانەوە ئێمە توانیمانە بۆ کەسە ئەکادمیانەی کە لە گروپەکەمانە هاوکاری و کەسانشکەن کە نائەکادیمین وە لە ئێستا هەر پێشانگاک هەر بڕگەیەکە ئێمایکەینەوە بە فلتەرێکی زۆر بەقەوە ئاڕابۆی کە ئیشەکان عرضەکرێت بینەر کە هاتە ئەوێ ڕخنەیەکی نەبێ بۆ گروپەکەمانەوە ئێستا چەندین مامۆساش پەیوەندیان پێوەکرۆبەوەی بێنە ناو گروپەکەمانەوەی کە بتوانێت خزمەتێکی باش بکەین بە هونەری شێوەکاری. کەواتە لە تۆی ئەم کارانەی کێوە بە ئەنجامی ئەگەێنن پەیامتان چییە؟ ئێمە خزمەتکردنی هونەرە ئێمە هونەر وای کردووە کە ئەو کارانە بکەین وە گروپی باران هەتا ئێستا نە هیچ لایەنێکی حیزبی نە هیچ لایەنێکی سیاسی نە هیچ کەسێک سپۆنسەریشی نەکردوین تەنانەت نەمانەشوە سپۆنسەری میدیاییشمانە بێت بۆی کە بتوانین خۆمان بە گەنجانە ئەم گروپە بەڕێوەبەرین. زۆر سپاس بۆ ڕێبەرز کاک محەممەد ئەنوەر بەڕێوەبەری ڕاگەیاندنی ڕێباز فاوندیشن کە قسە و باس و گفتوگۆمان کرد لەسەر پێشانگای شێوەکاری هەردوو بەهرەمەند فاتمە شەمسەدین و هەروەها کاک لەهۆن فەرێح کە بە خۆشحاڵیەوە پێشانگایەکی شێوەکاریان لە شاری سلێمانی بە ئەنجام گەیاند و نمایشیان کرد. کاک محەممەد دووبارە بەخێر بێ. سوپاس. زۆر سوپاس. دەست خۆش.